سڵاو نیشتمانانی خۆشەویست، من شاو ئەحمەد شێوەکار هەروە پرسیاری بنج لە نەخۆشخانەی گشتی سەربەدەوڵەت کارەکەم. هەڵبەتە ڕووداوێک کە بەسەر ژیانی مرۆڤ دێت بە باش و خراپ و چەندوانێکشی لەگەڵایە. بە جۆرێکە ئێمە لەم دوایدا خۆپارێزیمان دەست پێ کرد و دواتر کاریگەرەکەیشمان بینی دیارترینیان پاکشبوونەوەی ژینگەی شارەکانمان بوو و چەندەها سوودی ترمان لەوە بینی. و دڵنیاش بوون لەوەی کە ئەم ڤایرۆسە ئەگەر بەو شێوازە ئێستاژ نەبێت لەوانێ بە جۆرێکی تر بمێنێتەوە، بۆیە نەک ئەوەی کە پێویستە و زەرورە لە ئێستایە پابەند بین بە ڕێنمایەکانی خۆپارێزی، بەڵکو لە دوای قۆناغی ئاسایی بوونەوەش هەندێک لەو خۆپارێزیە، هەندێک لەو ڕێنمایانە بکەین بە کولتور و لە ناو ماڵ و هەروە لە شوێنی کارا جێبەجێیان بکەین. سڵاتان لەبێتەوە و کاتتان باش. من هۆگە دڵشادم. پێم خۆش بوو لەم کورتە ڤیدیۆیەدا باس لە بابەتێکی زۆر گرنگ بکەین لە ئێستادا، ئەویش ڤایرۆسی کۆڕۆنایە. وەکو خۆتان ئاگادارن ڤایرۆسی کۆڕۆنا لە ئێستادا سەرتاپای جیهانی داژی کردووە و بە کوردستانی خۆشمانەوە. هاوڵاتی خۆشەویست، لە پێناو پاراستنی خۆت و خێزان و برێماڵەکەت و هاوڕێ دۆستانە تکایە پابەند بە ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و خۆپارێزی بکە بەو ڕێنمایانەی کە ڕۆژانە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان وڵاوی دەکاتەوە. هاوڵاتی بەڕێز، ئەم پەتایە جیاوازە سەرجەم پەتایەکانی تر کوشندەیە و لە ماوەیەکی زۆر کەمدا دەگوازرێتەوە. ڕەنگە ببێتەوە جانەدەستانی ئازیزانت و هاوڕێ و کەسە نزیکەکان و دەوروبەرت. بۆیە لە پێناو سەلامەتی خۆت و خانەوادەکەت و سەرجەم هاوڕێ و دۆستانت تکایە پابەند بە ڕێنمایەکان و لە ماڵەوە بمێنەوە. من دڵنیام ئەم دۆخە بە زووترین کات تێدەپەڕێنین گەر هەموومان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بین و لە ماڵەوە بمێنینەوە. من دڵنیام بەهارێکی تر دێتەوە، سەردانی خزم و دۆستان دێتەوە، بەڵام خوا نەخواستا لە دەستانی کەسێکی نزیکت گەڕانەوەی نییە. لێرەوە بە پێویستی دەزانم دەستخۆشێکی پێکەوایە لەوە دو وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆکەم کە 24 کاتژمێر لە ئەرکدا بۆ خزمەتکردن لە پێناو هاوڵاتیانی هەرێمی کوردستان. با پێکەوە هەموومان پابەند بین و هەمیشە تەندروست باش بین بە هیوای تەندروست باشی بۆ هەموو کوردستانیان. بەیەکەوە بەهێزترین پابەندی ڕێنمایەکانی. زۆر سوپاس.